بەڕێزان ئەمڕۆ لە کۆمیتەی ڕێخستی دەربەندیخانی حزبی شوعی کوردستان سەرجەم ڕێکخراوەکانی مامۆسایان و قوتابیان و کۆمەڵی پێشمەگەدێرینەکان لێرە گرتبووینەتەوە بۆ ئیدانەکردنی لەشکرکێشیە دژمنکارانەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان. ئەوەی لای ئێمە ڕوونە ئەم لەشکرکێشیانە بە بیانووی هەبوونی گەریلەکانی پەکەکە لە چیاکانی قەندیل دەکرێت، بەڵام مێژوو سەلمان دوێتی پێش دامەزراندنی پارتی کرێکاران و دواتریش ئەم لەشکرکێشیە دڕندانە بەردەوام بووە. بۆیە ئێمە لێرەوە ئیدانەی لەشکرکێشەکانی دەوڵەتی تورک دەکەین و ئەوە لامان ئاشکرایە ئامانج لێی داگیرکردنی باشووری کوردستانە. بۆ مەبەستە بەیاننامەی کۆمیتەی ڕێخستنی دەربەندیخانی حزبی شوعی کوردستان لەلایەن هاوڕێهاوکارەوە خوێنرێتەوە. با بەڕێزیان فەرموو. نابۆ داگیرکاریەکانی تورکیا بە درێژایی سەدان ساڵ دەوڵەتە یەک لە دوایەکەکانی تورک ئەوەی لە دەستیان هاتووە دژبەگەلی کورد لە باکووری کوردستان و پارچەکانی دیکەی کوردستان درێغیان نەکردووە. بە شێوەیەکی ڕەگەز پەرستانە هەوڵی سڕینەوەی ناسنامەی نەتەوەیی کوردیان داوە. بە هەزاران بەڵگە لە بەردەستە بۆ سەلماندنی ئەم ڕاستیە. لە دواکاری ڕەگەز پەرستانەیاندا بە بیانووی هەبوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان هێرشێکی بەربڵاویان بۆ سەر باشووری کوردستان دەست پێ کردووە کە ڕوون و ئاشکرایە ئامانجی درێژخایەن لەم هێرشە و داگیرکاری و لەناوبردنی هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە لە ڕێخستەکانی حیزبی شوعی کوردستان لە دەربەنیخان ئیدانە و شەرمەزاری هێرشەکانی دەوڵەتی تورک و هەردوو پارتی ڕەگەز پەرست ئاکەپە و بەهەپە دەکەین و بۆ سەرگەلەکەمان بۆ مێژوو دەڵێن بەسە خوێن ڕێژی باچی تر لەوە زیاتر جەرگی دایکان نەسووتێت. تەنها ڕێگا بۆ چارەسەرکردنی کێشەی کورد ڕێگای گفتوگۆ و دیالۆگە بۆ ڕێگرتن لە ماڵوێرانی و بەهەدەر نەچوونی توانەکانی هەردوو گەلی کورد و تورک. نەفرەت لە جەنگ و جەنگخوازان بەڵێ بۆ ئاشتی و دیالۆگ. کۆمیتەی ڕێخستنی دەربەنیخانی حیزبی شوعی کوردستان